باوکە گیان تێناگەم تو بۆ نەڕق لە میرە بێتەوە ئێ هاتوتۆ بۆ لای باوکی خۆی قسمە تو تێناگەی ئەمن دەزانم ئەوە داچی ڕەوانی کردەوە هەتا بێتە سەرۆت و سامانەکەی بابی بە ناوی خۆی بکات و بگەڕێتەوە نا لەبەرەوەی میر کوڕێکی چاوچنۆک نییە یا تو کۆتزانی بە هەمووی تەلەفۆن لەگە نەکردیا یارە لە ژێرەوە پەیوەندێک لەگەری هەیە ها؟ ناوەڵە بابە گیان و قسانە چییە؟ زۆر باشە جێبگرە ئێستا تەلەفۆنە چیلۆ میری دەکەی دەڵێی دێینە ماڵتان باش یەک دەقڕاوەستە پێشی دەڵێ ئیمڕۆ پێکەوە پیاسەکی دەرێ دەکەین بۆ؟ ئەوە ئیشتونیە ئەتو تەنها جێبەجێ دەکەی پرسیار مەکە باشە بابە گیان ئەلو باشی میر خێر بێیتەوە کاکەمی زۆر سپاس ماشەڵڵا گەورە بوو سپاس دەکەم پێویستی بەوە نییە دەکرد نا شایانی زیاتری داکرد کووە باشان بۆ لەواتان لە بابم کرد هەر لەبەرەوەی تاقانە بوو ها ئەم بۆ ویجدانتان هەیە لە داکرد بپرسە لەم مەپرسە ناوی داکم لێنی میر گیان ئێستا کاتی ئەو قسانە نییە ئێمە بۆ لای ئێوە هاتووین سەیریکە عیندا چتی ئەخلاقی داکەم زۆر لە ئەخلاقی جەنابەت بەرزتر و بەڕەوشترە باوکە بەسە میر گیان کوڕم ڕێزی خۆت بگرە ڕێزی خۆم گرتیە ئەدی ئەگەر نەیگرم چ دەکەیت بەسە ئیتر میر عیبە بەربا بندەی ئێستا بخۆم دەزانم ستەکەم بێدە گۆگانگارە چییە؟ بێدە پێش هەربینە نازان میر لە ژۆرە نووسکیا ناحێڵم هیچ دەنگەک بە خەبەری بینیتن بەسا تاو وەرە بچینە ژۆری وەرە میر بۆستە ئەمە قسە لەگەڵاکەم قسەی چی؟ با بڕێنێ دەرەوە تۆزە ئەمە قسە لەگەڵکەم تۆزیشکەینەوە دی تااقەتی دەرەوەم نییە دەتووەرە با بڕۆین هەوایەکی ژەگۆڕی تۆزیچکەینەوە ئەمن بام بەتەنە لەکنەوە پیاوەی بەجێ نایەنە یەکجار ئاواژ نەعیبە یعنی باوکی منەوە نەخراپە آخر باب تەنوێ دیفاعی لێ دەکەیت ئەگەر نا بابم حاڵی ئەو حاڵە نەبووەتە هەستا باشە میرگیان تووەرە با بڕۆین تۆزێکیکەینەوە دێ دێ لەبەر من دێ بڕۆرە دەزانی بە هەمومانەوە غەدرمان لە بابم کرد ئەزانم بەڵێم دێ تا باوکم چانە بێتەوە ئێرە بەجێ نەیەوە باشە بەڕاست هیچ دکتۆرێک هەیە کەسێک بەناو بانک زیرەک هەیە بەڵام میرگیان تازە چا نابێتەوە باوکت قسە مەکە باشە چونکە
میر لەو دیوی نووسێ نامەیە کەس بەخەبەری بینی کورە کاک فارس میر ڕۆژ کا لێرێ میر کورە گەورە بووە ئێستا لە ئەوروپا هاتەوە نا میر نەچیتە هیچێ ئەوتە لە غورفەکەی دیکە نووسنیە باشە کاک فارس ئەتو ئەم دەناسی ئەتووی نەجات نەجاتی ئامۆزان نەجات ئەتوو مۆهندیسەکەنی ئامۆزاتم نەجات نا ئەتوو هەونی کاک فارس ئەتو نان خواردیە نان و خواردیە حەبەکانش خواردیە هەموو خواردیە زۆر باشە ئیشێکم هەبوو کاک فارس ئێستا پێم برێ واز لە ئیشەکانت بینە پێویست کا دکتۆرەکە هاتیە دکتۆرەکە کورە چەند ماوە خزمەتی و دەکا کا لە چێە ئەم بەڕێم کرد ئەمە خزمەتت دەکەم ئەمن نا من دکتۆرەکەم دەوێت دکتۆرەکە بەس پێدەکوە کورە کاک فارس ئەمە لە جیاتی دکتۆرەکە هاتیمە ئێرە خزمەتت بکەم باشە ئێستا دەزانی چ ئەمن پێویستم بە کارتی نیشتیمانی و کارتی زانیارەکەتە دەتەوێ ئەرێ وەڵا وەرە بتەوێ وەرە لەگەڵ کارتی نیشتیمانی وانییە نە زایمەریش چارەسەری هەیە بە حەیاتی چارەسەری نییە میرگیان ئێمە ئەزانین چەند دکتۆرمان بۆ گۆڕیوە هەتا بەخۆم دکتۆرێک لۆ بابم نەگرم دڵم داناکەوی ئاشنا ئەگەر دکتۆرێکی باشەیە پێم بڵێ دکتۆرێکی باشەیە میرگیان حەزەکە ئێستا ڕقەمێک شتێکی دەیەمێ ناوی چییە؟ ناوی کاوێزە کاوێز؟ بەڵێ ڕقەمەکەی چەندە؟ ها بینوسە زانێ داهاتی ئێرە خۆی دەشاردەوە کورە چی خۆی دەشاردەوە میر کورە کارتی نیشتیمانی دێ کارتی نیشتیمانی کارتی نیشتیمانی وەرە بتەوێ هەموو جارێش دادێنە ڕاوەرەستا ئەوای دەکەین کورە چی وای دەکەن ئەم کارتی نیشتیمانی دەوێ ها بەرە بڕۆ دکتۆرەکەم لەماکە کارتەکە لە دکتۆرەکەم لەماکە کارتەکە لە کێ گراتانم